ساڵتان لەبێت بینەرانی کورسات نووس من هاوڕە تۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆرامە پێتانگەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر کێشەی ناوچە کێشە لەسەرەکان لە ڕووی سیاسی و یاساییەوە. دیارە هەمومان نەزانین کۆمەڵێک کێشەی زۆر هەیە لە ناوچە کێشە لەسەرەکان لەسەر و هەمویانەوە کێشەی ئەمنی کە تاوەکو ئێستا لە نێوان ئەم عێراق ئەم هەرێمی کوردستان چارەسەر نەکراوە. کۆمەڵێک کێشەی دیکە هەیە کە وابەستە بە کێشە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا کە ویش بە هەمان شێوە ڕۆژ بە ڕۆژ ئەم کێشانە پەراسێنێت و ئێستا پەرسەندەکانە بینین لەو ناوچە کێشە لەسەرانە. ڕۆژێک هێرش دەکرێتە سەر هێزی پێشمەرگە، ڕۆژێک هێرش دەکرێتە سەر حەشدی شەعبی، ڕۆژێک زەویزاری کورداشی دەکرێت، ڕۆژێک بە بیانی جۆرا و جۆر کورد لە ناوچەکانی خۆیان دەهێنێنە دەرەوە. کێ بەرپرسە لە چارەسەرکردنی ئەم کێشانە؟ حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند بەدەنگ ئەم کێشانەوە چووە؟ حکوومەتی بەغداد تا چەند هاوکارە لەم ڕۆوە؟ پێکێنانی هێزی هاوبەش بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە کێشە لەسەرەکان لە ڕووی ئەمنیەوە تا چەندە گرنگە؟ کێشە یاساییەکان چی یەکلای دەکاتەوە؟ بەغدا یاخود هەرێمی کوردستان یاخود محکەمەی فیدرالی. ئەم شەو گفتوگۆکین لەسەرم تەوەرانە بە میوانداری هەر یەک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ میوانن. بەڕێز کاک مەلا کەریم شکور لێپرسای مەڵبەندی حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێی. کاکەم سوپاس دەکەین. هەروە زۆر بەڕێز کاک فەخرەدین محەممەد چاودێری سیاسی کاک فەخرەدین جەنابیشتان بەخێر بێن. سوپاستان دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. کاک مەلا کەریم ئەگەر بە ڕوخسەتی کاک فەخرەدین لە جەنابتەوە دەست پێ بکەم. دیارە هەمومان نەزانین کێشەی ناوچە جێناکۆکەکان یاخود کێشە لەسەرەکان ئەمە خۆی بۆعدێکی هەم سیاسی هەیە هەم یاساییشی هەیە. بەڵام ئێستا کە دەبین ئەم کێشانە ڕۆژ بە ڕۆژ پەراسێنێت. ینی هەم هەرێمی کوردستان هەم حکوومەتی بەغداش تا ڕادەیەک لێرە و لەوێ کەم تەرخەمی یەکەم بەرامبەر بە چارەسەرکردنی ئەم کێشانە. بەگشتی خوێنەوەتان چییە بۆم دۆخی ئێستا کە گوزەرێ لەو ناوچانە؟ هەڵێ زۆر سپاس. طبعاً مسرەتا ئەمەوێ سەڵاو بنێرم بۆ ڕۆحی پاکی شەهید موحسین کە لەم دوایانە لە ڕۆژانی جەژنا لە سەنگەرەکانی پێشەوە هێزی پێشمەرگە شەهید بوو و سەڵاو بۆ ئەو پێشمەرگانەی کە من ئەمڕۆ چووم سەنگەر بە سەنگەری هێزی پێشمەرگە و ئەوانەی خواروی زینانە و دەوروبەری دووس خورمات و سرم لیان داون کە بەردەوام لە ئەرکان و خەڵکی ئەو سنوورە ئەپارێزن و خاکی کوردستان ئەپارێزن. سەڵاوی تایبەتیان بۆ بنێرم. سەبارەت بە وەزعی ناوچەی کێشە لەسەر لە ڕاستیە ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق کە دەوڵەتێکی فیدرالیە و ئێمە بەشێکین لەو دەوڵەتە فیدرالیە و ئێمە ئەقلیمێکین کە هەرێمێکین کە هەرێمی کوردستانین و بە عەقدی دەستوری و ئەوانە لەگەڵ حکوومەتی فیدرالی یا توانین بڵێن حکوومەتی ئیتیحادی بەغا ئێمە پێکەوە بەسراوین لە دەستورە کۆمەڵێک مادەی دەستوری کە مافەکانی ئێمەی دیاری کردووە. لە ڕاستیە ئێمە لەو کاتە بەدواوە ئەبێ ڕۆژ بە ڕۆژ و کە ئەوانەی ئێمە بڵێن خەڵکی ئێمە مەسئولینی ئێمە بەرپرسانی ئێمە بەشداری باشیان هەبوایە لە بەغاوە ئێمە هەڵماندای ئەو مادە دەستوریانە جێبەجێ بکرێت. چونکە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی خۆمان بە ئارەزووی خۆمان کە زۆری لێ نەکردوین کە ئێمە ببینە بەشێک لەو دەوڵەتە فیدرالیەی کە عێراقی ناوە ئێمە خۆمان بڵێن قیادەی ئێمە بەشدار بوو لە دروستکردنی دەوڵەتی عێراق. بۆی ئێمە ئەبێ بین مادە دەستوریەکان جێبەجێ بکەین. بەداخەوە یعنی ئەوەی من ئەیبینم لە مادەی 140 دەست پێ بکە تا مادەکانی تر ئەوەی پەیوەندی بە پێشمەرگەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە نەفت و گازەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە کۆمەڵێک مادەی دەستوری لە دەستوری عێراقا چەسپاوە. لە ڕاستیە مافی ئێمەی زۆر بە جوانی دیاری کردەوە. بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە. ڕاستە لە دروستبوونی دەوڵەتی فیدرالیە عادەتەن وایە یعنی بەردەوام کێشە هەیە و بەردەوام ئاڵۆزی هەیە لە دەوڵەتێک بۆ دەوڵەتێکی تریش. عادەتەن نیزامی فیدرالی وایە لە دەوڵەتێک بۆ دەوڵەتی تر جیاوازی هەیە. ئێمە کاتێک کە دەوڵەتی عێراق دروست بوو و مادە دەستوریەکانیش چەسپێنرا بەداخەوە لەوە بەدواوە ئێمە هەوڵمان نەداوە ئەو مادە دەستوریانە بچەسبێنین. شەڕی ئێمە لە بەغایە. ئەگەر ئێمە بە تەسەوری ئەوە بکەین ئەوەی کە بە ئەمری واقع دروست بوو لە ڕابردووە و ئێمە لە ناوچە کێشە لەسەرەکان ناچەنەوە حەقی خۆمانە. ئێمەش بە پێی مادەی 140 ئێمە مافی کووردە لەوێ ئێمە بەشدار بین لە دەسڵاتەوە ئێمەش بەشدار بین لە بەڕێوەبردننی ئەو ناوچانە. بەڵام بەداخەوە ینی قیادەی سیاسی ئێمە من وایە ئەبینم پێش هەموو شتێک خەلەل لە خۆمانە کەم و کوڕەکان لە قیادەی ئێمەیە کەم و کوڕەکان لە قیادەی سیاسی کووردە. ئێمە ئەبێ بەرنامەکان لێرەوە لە هەرێمی کوردستانەوە پێش هەموو شتێ ئێمە بەڕاستی ئەبێ یەکگرتوویەکمان هەبێ و لێرەوە قووەتی خۆمان یەک بخەین بۆ ئەوەی ئەو مادە دەستوریانەی کە بەپێی ئەو عەقدەی کە ئێمە هەمانە
جا دەستوری عادەتەن دەستوری دەوڵەتی فیدراڵی کە جیاوازە لە دەستوری دەوڵەتانی تر پێڵێ عقد یا پێڵێ ئیتیفاقیە ئێمە ئەومان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەگەر خۆمان یەک بین و ئیشکردنمان لە بەغا بۆ ئەوە بێ ئەو مادە دەستوریانە بچەسبێنین فعلەن ئەیچەسبێنین بەڵام بەداخەوە یعنی لە فترەی ڕابردوو تا ئێستا یەوەش ئەو حکوومەتی عێراقی ئەوانش کە دەسەڵاتدارن لە عێراق خەریکە گۆڕانکاریان بەسەر ئێمە تێبینی ئەوواکەین یعنی ئەوانەی کە لە کاتی خۆیان لەگەڵ ئێمە بەشێ زۆریان لە دەسەڵاتە بوون لە شاخ لەگەڵ قیادەی ئێمە لە کورسان بوونەوە مەسئولینی ئێمە قیادەی ئێمە کەسە دیارەکانی ئێمە وەکو جەنابی مام جەلال و ئەوانی تر لەگەڵیان نبوونەوە خزمەتیانیان کردووە ئەوان لە ساحی سیاسی دوورژەکەونەوە لێسا ئەوانە دوورکەوتونەوەیسە کۆمەڵی خەڵکی تر هاتێتە پێش لە ڕاستیە کورد ناخوێنێتەوە بەو شێوەیە کە هەواتە بە پێشبینی بەڕێز ڕەوشەکە لە داهاتوە قورسترە بێت بۆ کورد و ناوچە کێشە لە سەرەکان ئێمە لەسەر ئەوە وەستاوایمە تا چەند خۆمان لە هەرێمی کوردستان ئەتوانین ناوماڵی خۆمان یەک بخەینەوە کە بەداخەوە تا ئێستا کاریزمایەک نییە یا بەداخەوە تا ئیسا تەوەجوهێکی زۆر جددی نییە بۆ ئەوەی ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان یەک بخەینەوە ئەگەر لەوێش کارکتەرەکان گۆڕابێ ئەگەر لەوێش خەڵکە سیاسەکان گۆڕابێ بەڵام ئێمە دەستورەکە وکو خۆی ماوە هێشتا دەستوری عێراقی هەموار نەکراوە ئەگەر دەستوری عێراقی هەموار بکرێتەوە و ئێمە قورسایی خۆمان نەبێ ئەگەری ئەوە هەیە هەندێک لەو مادە دەستوریانەی کە ئێمە دڵمان پێخۆشە لە دەستورەکان نامێنێ کە لە دەستورەکەش نامات و لە ڕووی دەستوریەوە کە دەستور باڵاترین یاسایە لە وڵاتەکە و دایکی هەموو یاساکانە بۆیە کە ئەوە نامێنێت بەڕاستی ئەو کاتە تو مافی ئەوە دەنامێنێت ئیدعای ئەوەکەی بۆیە هەنگاوی یەکەم ئەوەیە ئێمە هەوڵ بگەین ناوماڵی خۆمان یەک بخەین ئەگەر پەرۆشی ئەوەین ئەگەر ئەمانەوێت شتێک بکەین بۆ ناوچەی کێشە لەسەر ئەگەر پەرۆشی ئەوەین بەڕاستی بێ ناوماڵی خۆمان یەک بخەینەوە و بە جددی بچینە بەغا هەوڵشی گرنگەوە بکەین دەست خۆشکاک مەلاکەریم دێمە خزمەت جەناب کاک فەخرەدین جەناب دۆکو چاودێرێکی سیاسی دیارە کاک مەلاکەریم ئاماژەی بە کۆمەڵی خاڵی گرنگە کامانە ینی ئێمە لە سەرەتاوە پێویستە هەم ناوماڵی کورد ڕێبخێنەوە هەم ئێمە وەکو کورد بە یەکگرتووی سەرکردە سیاسیەکەمان ئەتوانین پێداگر بین لەگەڵ بەغدا و لەگەڵ لایەنە سیاسیەکانی بەغدا بۆی کە ئەم کێشە یاسایانی کە هەیە لە ناوچە کێشە لە سەرەکان بە یاسا چارەسەری بکەینەوە تا بە یاساش دەرچەی بۆ دۆزراوەتەوە خوێنەوەتان چێ بۆم ڕۆژێکی ئێستا گوزەرێت کورد بۆچی دەسەوەستانە لە ئێستادا ئێمە پێش بەتایبەتی لە سەروبەندی ڕفراندۆم و دوایەوەی کە بابەتی 16 ئۆکتۆبەری بەسەرهات عقلیەتی سیاسی کورد لە باشووری کوردستانیان ئەو دۆخەی کە داعش بۆ عێراقی دروستکردبوو بە زۆرێک بوو پێیوا بوو کە دەبێت ئەو ناوچانەی لەژێر دەسەڵاتێتی بە هیچ شێوازێک ساژژی لەسەر نەکەیان لەگەڵ حکوومەتی عێراقی هیچ ڕێکەوتنیی لەگەڵ نەکا بۆی بە هاوبەشی وڵاتە بەڕێوەبەرن ئەم ناوچانە بەڕێوەبەرن کە ماڵەیەکی گەورەتی ئێمە بەپێی دەستور وەکو کاک مەلاش ئاماژەی پێکرد عێراق وڵاتێکی فیدراڵی ئەم منتیقانەیەمە کە 150 خاچی کوردستانن لە دوای 2003 بەپێی دەستور ناوچەی کێشە لەسەرن و لەژێر ئیدارەی دەوڵەتی عێراقن بەڵام وجودی کورد نەفی نەکراوەرەوە دەبێت وجودی کورد وەکو بەشێک لە کێشەکە و هەم وەکو خاک و هەم وەکو ژمارەیەکی گەورەی بەشەریش لەو منتیقەیە دێ بەشدار بێت لە پرۆسەی بەڕێوەبردن ئێمە بەداخەوە لەم ئەو کاتە کە پێمان نابوو دەبێت هەمووی ئێمە بەهۆی ئەو زروفەی کە هاتبووە پێشەوە نەمانتوانی باژی دیاری ئێمە خوێندنەوەمان خوێندنەوەیەکی عەقڵانی واقعیمان بۆ بارودۆخەکە نەبوو بۆ ئەوەی بتوانین لە سەردەمی شەڕی داعشا کە بتوانی بوومان باشترین چۆناڵێ هێز کۆ بکەینەوە نقطەیەشی هێز بین و وا بکەین خەڵک اعترافمان پێ بکەوە خەڵکی ئێوەش پێوە بێ ئێمە پاراستومانن لە مەترسی دەرەترین دۆخە لە دۆخی گۆڕا دەبێن بتوانین خاڵی بەهێزمان زیاد بێن پێکاتەکانی تر ڕوئیان بۆ دروست نەبوو بەرامبەر بە کورد ئەگەر بە زۆرێک لە زۆرەکان باشمان توانای یاری بکەین ئێمە لە فترەی 4 ساڵی شەڕایان ئەو فترەی بۆشایی دەسەڵاتە بوودا تا 16 ئۆکتۆبەر کورد بە هەموو خراپیەکانەوە لە ئێستای دوای 16 ئۆکتۆبەر باشتر ئەو منتیقانەی بەڕێوەبردووە لە سەردەمی مشتەرەک چلش سەردەمی شەڕی داعش کە بە زۆرێک لە زۆرەکان کوردتان هەبوو مەبەستم وایە بەڵام ئێستا کورد بە زۆرێک لە زۆرەکان لە پرۆسەی بەڕێوەبردنی منتیقانە غائبە و بە نەوعێک لە نەوعەکان لە سیاسەتی سەرکردایەتی سیاسی کوردیش پرۆژەیەکی زۆر ڕوون و زۆر جدی و هەوڵێکی زۆر گرنگی هەم لە ڕووی یاسایی و لە عیلاقاتی نێودەوڵەتی و دیبلۆماسیەتیشمانە و لە لوبیکردنیشە ئێمە هەوڵمان نەداوە بۆ جێڕانەوەی ئەو پێگە لە دەستۆی کە هەمانەیان بۆ خاوەنداریەتێکردن لەم پرسەکە پرسێکی گرنگە ئەم خەمساردیە لەلایەن سەرکردایەتی سیاسی لایەنە سیاسیەکانەوە هەیە بەرامبەر بەم قەزیە گرنگە کە قەزیی نەتەوە و خاکە کاک هاوڕێجان ئێستا ئەمە کە ئێمە باسی لە یەکەین ئەوە نیە من وەکو کەسێک متابعەیەکیان وەکو سیاسیەکیان وەکو کەسێکی خەڵکی و منتیقی هەست پێ بکەم هەموو تاکەشی ئەم وڵاتە هەست بەم واقعەکە کە هەرێمی کوردستان قیادەی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان
بە زۆرێک لە زۆرگان خەمساردە بێ ڕۆیای بێ پرۆژەیە بۆ چارەسەرکردنی کێشەی 150 خاکەکەی و بەشێکی هەرە زۆری خەڵکەکەی ئەمە دەبێت بەڕاستی چارەسەرکردن نە هەمووی هیمنە نەچۆڵی دەکەم بۆ ئەوانی تر یعنی دەبێت لە نێوان ئەم دوانە بژاردەی سێم کە بژاردەیەکی منطقی ئێمە ئەتوانین بەپێی ئەوەی کە وجودمان هەیە وجودێکی جەماوەری گەورەمان هەیە بەپێی ئەوەی کە دەستور ڕێگەی پێداین ڕاستە منطقی ناوچەی جێناوکۆکە بەڵام دەبێت هەردوو لایەن هەردوو تەرەف وجودیان لەم شوێنە هەبێ بۆ بەڕێوەبردن و دەکرێت لەم حالەتیان بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڕاستی بانگەش پێیان ناچاریان بکەین بێن لە تەداخل بکەن لە چارەسەرێم کێشەیە هەر وەکو پێشتر مەسەن لە بابەتی پرۆژە بیکەر هەمڵتۆن کە باسەوەی کراوە مەسەن ئەم منتیقانە لیژنێکی نێودەوڵەتی بێ چارەسەرێک بۆ دۆخی منتیقان چی بە نەتیجە ئەگەر بێت و کێشەی نێوان ناوچە لە هەرێمی کوردستان کە کێشەی هەرێمی کوردستانی دەوڵەتی عێراق دەوڵەتی عێراق لە قەیرانی قولی بەردەوامدا دەوڵەتی عێراق دەوڵەتی کۆمەڵی هێزی پێک ناکۆ کە کۆمەڵی هێزی دەرەوەی یاسایە ینی ناو دەوڵەتی عێراق مؤسسات بە شێوەیەکی باشە عێراقی کالۆ هەرێمی پەرچەکردارە کاک فەخرەدین بەرامبەر بە ئەو ڕووداوانی کە کورد لەو ناوچانە ئەنگێزەیەشی زۆر جار نەک هەر قەومیە زۆر جار مەذهبیشە بۆ پەیاماڵکردنی بەشێکی هەرێ ئەساسی پێکاتی ئەو منتیقەیە کە ئەمە عقلیەتی سیاسی ڕوئیای سیاسی ئەنزیمەی سیاسی منتیقەیە وا بیرەکاتەوە لە هەر شوێنێک دەسەڵاتی هەبوو ئەوەی تر پایماڵکە و بەدەری بنێ و بەڕاستی ڕەشی کاتەوە ئەم جۆرە لە عقلیەت نیو سەدە لە وڵاتە حکمێتی کرد خزمەتی ئەمە وڵاتی نەکردووە منتقەی کرد بە وڵاتێکی قەرزاری سەرزەمینی گۆڕی بە کۆمەڵ و بەڕاستی وڵاتێک کە هەموو پێکاتەکان دوای پرۆسی ئازادی دژی یەک بوون لە دوای پرۆسی ئازادیوان شەڕە مەذهبی و شەڕە نەتەوەیە ئەم ناکۆکەی زۆرتر قوڵ کردەوە دەبێت ئەم هێزە سیاسیانێ کە بەداخەواڵم ئەم ئەو سەردەمی مەزاهب و مەسەلەن نەتەوە پەرستی بوو ئێستا وتارێکی پۆپۆلیستی هەیە کە زاناوت باس کرد لەگەر کاکمەلە باسەوەتان کرد ئەو جی لە سیاسی ڕابردوو کە تێگەیشتنی بۆ کێشەی کورتەویان جۆرێک لە مۆراڵی سیاسی یان زۆرێک لە تێگەیشتنی منطقی بووە بۆ ڕووداوەکانیان بۆ سروشتی پێکاتی خەڵکی عێراق بوو ئەم جیلە خەریکە دوورەکەوێتەوە جیلێک دێک کە جیلێکی بەڕاستی تەواو پۆپۆلیستە کە بڕای بە بابەتی تێگەیشتنی هاوبەش و چارەسەری تەفاهمی زۆر کەمەوە بەداخەوە جەماوەریشی بەم شێوەزە گوتارە ینی چۆن ئەڵێ پڕ کردووە شەقامیش بە نوعێک لە نەوەکان لەگەڵ ئەو دەنگە ناشاز و دەنگە ڕقانەیە کە لە بەرامبەر نایرەکان یا لە بەرامبەر جیاوازەکان هەمیشە توندا ئەمە بەڕاستی ئەگەر بەم شێوازە بەم ئاقارا بڕوە قیادەی سیاسی کورد بەباشی بە خۆیدا نەچێتەوە پرۆژێکی معقولی سەردەمیانە پاڵپشت بە یاسا پاڵپشت بە تێگەیشتنیەکی سیاسیانە و پاڵپشتی لە دەرەوە بۆ پەیانەکە ئێمە توانم بڵم لەم ناوچانە بەهۆی ئەو هاوچێشەی سەنگی هێزەی کە ئێستا هەیە لە بەرژەوەندی ئێمانیا پاشەکشاکەین و نەتیجەشمە باش نابێت. دەست خۆش کاک فەخرەدین دێمەوە خزمەت جەنابەت کاک مەلاکەریبانی بۆ نمونە تا کاک فەخرەدینی ژۆک و چاودێرێکی سیاسی و زۆرێکی دیکەژە چاودێرانی سیاسی و خەڵکی ناوچەکەش و خەڵکی هەرێمی کوردستانیش یعنی ئەم قەزیە و ئەم کێشە گرنگە گەورەیە وەها ئەبینن کە لایەنەکانی هەرێمی کوردستانیش سەرجەمیان ینی لە کاتێکا کە لێوێ باڵادەستن لە کاتی خۆیە ئەمانیش کەمتەر خەم بوون بەرامبەر بە نەتەوەکانی دیکە نەیانتوانیوە ڕوئایشی فراوان بۆ ئەم قەزیە گەورەیە دروست بکەن هاوسۆزی ئەم نەتەوانە بۆ خۆیان ڕابکێشن کە بۆیە ئێستا فریا قەزیەکە بکەوێت لێوە کە ئێمە لە ڕووی سەربازیەوە بوونمانیە یاخود لە ڕووی سیاسیەوە لاوازین ئەمە بۆ نەکراوە ئەم گلەیە بۆ لە سەرتانە بەڕاستی ئەوەی من لە واقعەکە ژیاوم کاک هاوڕێ ئەوە دوو لایەنی هەیە بەڕێی من لایەنێکی ئەوەیە قیادەی سیاسی ئێمە نەیتوانیوە بەڕێکی ئیدارەی وەزعی ئەو سنوورانە بدات و ئیدارەیەکی معقول بێ کە ئێمەش نەتەوەکانی تر ڕازی بکەین و باوەڕیان بە پێکەوەژیان هەبێن جانبێکی تری کە من ئەیبینم ئەو کێشانە ینی بۆعدێکی ئیقلیمی و نێودەوڵەتی وەرگرتووە تا ڕادەیەک من باوەڕم وایە ئێمە کە سیاسەتەکەین لەم سنوورانە ینی لە ڕاستیە دنیا وای لاتووە سنوورەکان کاڵ بووتەوە نابێ ئێمە کە بمانەوە قەزەکەی خۆمان سەرخەین تەنها چاومان لەوە بێ ئێمە لەگەڵ بەغا و لەگەڵ ئەو کارکتەرانەی کە لە بەغا کارەکەن ئێمە ڕێکەوەی لەگەڵ ئەوانە یعنی ئێمە بێ ڕووکەینە دەرەوە ڕاستی من بەڕاستی بێ لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکانیش و لەگەڵ دنیای دەرەوە وانەش ئەبێ ئێمە قسیەکەی خۆمان بەرینە پێش و بە ڕێگای یاسایی و لە ڕێگای ڕێکخرا و منەظەمات و ئەوانەوە ئەبێ قەزی خۆمان بگەێنین و وا بکەین لە ڕاستیە ئەو قەزی ئێمە کە هەیە دنیا لێ بگات ئێستا ئەوە ئیعلام وایلاتوە لەم پەڕی دنیا و بۆ ئەو پەڕی دنیا بە کەمترین کاتتوانی هەموو شتەکان بگەین باشەکەمە نەخشە ڕێگاکە بێ بۆچی کورد نەیکردو بۆ سەرجەم لایەنەکان نەیان کردەوە ڕاست جارێکی ترە گەڕێنەوە بۆ ئەوەی ئێمە قیادەی سیاسی ئێمە یەکگرتو نەبووە من باوەڕم وایە ینی قیادەی سیاسی ئێمە
کە نەیتوانیوە ئیسیسماری ئەوە بکە و کە نەیتوانیوە ئەو فترە زەمەنیە کە لەبەردەست ئێمەوە بووە ئەمانتوانی ئەوە بکەین و ئەمانتوانی دەوڵەتەکانی دەوروبەریش ڕازی بکەین و باشترین یاری بکەین لە ساحەکە کە بۆ ئێمە بەڕاستی ئەنجامێکی باش بەدەسەوە بدا. من پێم وایە قیادەی سیاسی ئێمە نەیتوانێت وەکو پێویست ئەو هەنگاوە بناوە، یعنی ئەمە بۆ هەردوو هێزە سەرچێکەکەی یەکێتی و پارتی ئەم پێناسێت لەوانەیە لێرە هەنگاو نرابێت، لەوانەیە لێرەوەنەوە کەسێکی کاریزما هەنگاوی نابێ، بەڵام لەبەر ئەوەی ئێمە یەکگرتو نەبووینە لەوێش کێشە دروست بووە. ینی کێشە ئەساسیەکە ئێمە نێوان خۆمانە کە لە نێوان خۆمان و هەنگاومان توانیمان وەکو هێزێکی موحەد تەعامل بکەین. بەڕاستی ئەو کاتە ئەتوانین هەم لەگەڵ کارکتەرەکانی بەغا، لەگەڵ خەڵکی سیاسی بەغا، لەگەڵ ڕموزەکانی ئەوان و لەگەڵ وڵاتانی دەوروبەریش کە بۆ خۆیان کاریگەریانەیە و بۆ خۆیان ئێستا کێشەی کەرکک و ناوچەی کێشە لەسەر تەنها کێشەی ئەوە نیە ئێمە بچین لە بەغا لەگەڵ بەغا ڕێککەوین و کێشەکان کۆتایی پێدێ. ئەمە بۆتە ئەمری واقع لە ڕاستیە. بۆیە ئێمە قیادەی سیاسی ئێمە ئەبێ فراوانتر، چکە و قەزیانە بۆعدی گەورەی وەرگتووە، ئەبێ ڕۆنتر یا بڵێن دوورتر بڕوانی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەداخەوە تا ئێستا لەواچی ئێمە لەو ئاستەیانە بێت. ئەگەر لەو ئاستا بوونایە بەڕاستیە بێ ئەوەمان جێبەجێ کردایەوە تەکانێکمان بە قەزیەکە باشەمە بە یەک لایەن یاخود چەند لایەن ێگەکری یاخود دەبێت ئەمە سەرکردایەتی سیاسی کردوکو و جەنابەت و کاک فەخرەدین نیژاماژیان پێدان نەخشە ڕێگایەکە بێ بۆی کە ئەم کێشەیە لە ڕووی هەم یاسایی هەم سیاسی تۆ دەرچە و دەواازەی بۆ دۆزیتەوە کە چارەسەر بێ. بەڕاستی ئێمە لە ڕاستی وەکو لە سەرەتاوە باسمان کرد ئێمە دەستوری عێراقەیە و شتەکان بەوازحەیە، بەڵام ئێمە کە نەمانتوانێت ئەوە جێبەجێ بکەین بەردەوام کێشەی بۆ دروست کراوە. ئێستاشی پێوە هەندێک شت تەنها لای کازمی نییە لە بەغا، لە لای یەک گروپ و یەک هێز و ئەوانە نیسا ئەوتانی عێراق هەمووانە بینین ئەوەی کە لە بەغا دەسڵاتدارە چەند گروپکە تەنها گروپێک نییە، ناکرێت ئێمە بڕۆین بە تەنها لەگەڵ کازمیایە لەگەڵ عەلاویایە لەگەڵ هەندێکیانە دانشین و ئەوانی تر ئیحمال بکەین و هەندێکیانی شتان ڕادەیەوەکو هەمومان نەزانین بەڕاستیە بێ لەگەڵ دەوڵەتی تریشا دانشین بۆ ئەوەی ئەوان بێنە سەرخەت و چاڵی کاک مەلاکەریم خۆی قسەکە ئەوەیە، ینی کاتێک کە تۆ لەگەڵ لایەنەکانی سونە و شیعە شیعە بەسەر جەم لایەنە ناکۆکان و دژبەیەکەکان کە لە سیاسەتا کارەکەن کە قەزیە دێتە سەر کێشەی ناوچە جێناکۆکان یاخود قەزیەی خاگ و نەتەوە لەگەڵ کووردا، یعنی ئەوان هەموو یەکگرتوون بەرامبەر بەم قەزیە، بەڵام ئەوەی کە جێی داخە ئێمە کورد یەکگرتوونین بەرامبەر ئەمە. ئێمە یەکگرتوونین و وەکو کاک فەخرەدین ئاماژەی پێکرد ئێمە تا ئێستا استراتیجی ڕوونمانە هەر لە سەرەتاوە. بەڕاستی شتێک لەوانە لە هەمووی مەترسیدارتر هەیە ئەوەیە خەڵک لەو ناوچانە ڕەوەکە. من لەوێم بۆ نمونە لە کەرکوک زیاتر لە دووس خورمات و لە خانەقین لە جلەولا و قەرەتەپە لە جەبارە ئەوانە خەڵکی ئێمە ڕەوەکات لەوێ. ئەمە مەترسیە خاک کە تو لەسەری نەمای بەڕاستی با ئیدعای ئەوە کە بڵێ خاکی منە، بەڵام خاکی تۆ نییە. ئێستا ئێوە بۆ نمونەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەو ناوچانە بوونتانێ بە دیاریکراوی لە خانەقین کە ئێستا جەناب دامەژی پێڵی خەڵک کۆچەکە، ینی ئەو ڕێگری ناکەن لەمە کە ئەگەر ڕێگری بکەن ئەتوانن ینی ئەمانە بیهڵنەوە زمانی ئاسایش و ئەمیان بۆ بکەن لەو ناوچان. کاکاوڕێ ڕێگری بە بەرنامە ئەبێەوە بە ئیمکانیاتی مادی باشە بێ بە بەرنمەیە کە لە سەرەتاوە لە دوای 2023 قیادی سیاسیمە بەرنمەیە باشی هەبواە کوردی ئەو ناوچانەی بە خاکەوە ببەستایە هەچەنە بەرنامە هەبووە بەڵام ئێمە ئیمکانیاتەکە لای ئێمە نیە جێبەجێ ئیستەشی پێوە خەڵکی ئێمە من ناڵێم بەردەوام ئەو شارە جێڵێ، بەڵام ناوەناو خەڵک لەوێ کە مەترسی دێتە پێشەوە خەڵکەوێ جێڵێ. تۆ ئەتوانی بەپێی بەرنمەیەکی گونجاو بە ئیمکانیاتی کەم وا بکەی ئەو خەڵکانە ئەو شارانە جێنێڵن ئەو شوێنانە جێنێڵن. ئەمە یەکێ لە مەترسیەکانە و لە بەرامبەرە عەرەب لەوێ لە زیاد بوونایە خۆمان نەزانین عەرەب چۆن زیادەکە. سەمن لە سنووری دووس خورمات و لە دوای ڕۆخانی ئەو هەموو دیاتانە عەرەب هەموویان تۆ لە ناو شارە نیشتەجێیە و هەر پیاوێکی عەرەب 3-4 ژنی هەیە و هەر پیاوێکی عەرەب 12 مناڵی هەیە بە مروری زەمن وای لێ دێ ئێمە ئەبینە کەمینە لەوێ ئەوان زیاتری شەڕاستی کەوای لێ هات کە ئێمە بووینە کەمینە تۆ کەمێکی بەرامبەر عەرەبێکی زۆر لە خورمات وایە واش ئەتوێتەوە ئەو کەمێکی فەرامۆشکراویشی بەڕاستی کەمێکی فەرامۆشکراوی کە کەم دەسڵاتیش بۆیە یەکێ لە خاڵە مەترسیەکان کە پێویستە قیادەی سیاسی درکی پێ بکە و ئیشی لەسەر بکە ئەوەیە. من هەوڵم داوە من چەند نووسەرێکم ڕاستپاردەوە هەوڵم داوە شتێک بکەن بۆی ئێمە بزانین لە عەلەقەن لە 100 ساڵی ڕابردووە ئێمە چەندێ لە تەراجوع بووینە. من لەگەڵ خەڵکی بەتەمەن ئەوانە دانیشم هەڵسەنگاندنێک هەڵسەنگاندنێک بکەین جارێ بزانین ئێمە چەند تەراجوعمان کردووە دوایی ئێمە
سببی ئەو تەراجوعەت چییە سببی ئەوە چیە ئێستا درەنگ نییە ئەوە نە ئەوە زووترەوە تام کرد ئەگەر بکرێت ئێستش بکرێت لەوە باشترە نەکرێت ئێستش بکرێت لەوە باشترە نەکرێت بۆیە بەمە بینە قیادی سیاسی خۆمان و پیان بڵین ئەوانە کە ئێمە پێڵین خاکی کورسان ئەگەر کوردی لەسەر نەمێنێ هاونیشتمانی کوردی لەسەر نەمێنێ بەڕاستی خاکی کورسانیە بۆیە ئەبێ ئەمە زەنجێکی تری مەترسیدارە ئەبێ ئێمە لەسەری بۆستین ئەبێ قیادەی سیاسی کورد لەسەری بۆستیە لە نزیکترین کاتە ئاوڕێ بداتەوە بۆ هیوایەن دەست خۆش کاک مەلاکەریم کاگێ فەخەدینیانی ئەم هەموو زەنگە مەترسیدارە ئەوە تا لە ناوچە جێناوەکانەوە لێ ئەدرێت ئەوە تا بۆ نمونە ڕۆژانە وەکو کاک مەلاکەری مەڵێ خەڵک ناوچەکەی خۆی بەجێ هەڵێت خەڵک کۆچەکە عەرەب دێتە شوێنی زەویزاری کورد لەم ناوچانە داگیرەکرێت بە زۆرم لێ بە پشتیوانی هێز لەوێ خەڵک دێنە ناوچەکانی کورد و زەویزارەکانیان داگیرەکەن و کورد دەکوژێ لەو ناوچانە و شەهید دەکرێت بەڵام ئەم زەنگە مەترسیدارە ناگاتە بەرپرسانی وڵای هەرێمی کوردستان کەی ئەم زەنگە ئاگاتی گوێیان بەڕاستی وەکەی ئەمان خەبەریانە بێتەوە بۆ ئەمە خۆی ئێزانی چێ مەسەرەن بۆ ئەوی تۆ تەحدیدەن بزانی لەم هاوچێشەیە لەم مەسئولیەتەیە لەم ڕووداوانەیە چێ مەسئولی دەرەجەیەکە و بە پلە بێتە خوارەوە وڵای هەمووی بەرپرسە بەڕاستی بەتەچی هەرکەس بە پێی پێگەی خۆی هەر هێزێکی سیاسی بە پێی پێگەکەی خۆی بە پێی دەسەڵاتی هەیەی بە پێی ئیمکاناتی مادی هەیەی بە پێی ئەوەی کە لە ناو پرۆسی سیاسی حکومڕانی کوردستانە چەند پێگەی بەهێزە چەند خەڵک گوێی لێ دەگرێت چەند دوانێ سێکتەرەکان بەکار بخە لە پێناوی ئامانجەکەی خۆی بە قەت ئەمە مەسئولە یاسای خێڵش وایە بۆ ئەوەی مەسەلەن تۆ کۆمەڵی خێڵێکی فیدراڵی یان فدراسیۆنی خێڵەکان دروستکە هەر خێڵەکە گەورەیە ئەبێ قوربانی بداوە دەبێت دیوەخانی گەورەی هەبێ بۆی بتوانێت ئەوین ترکۆکاتەوە چ لە ڕێگای هێزەوە و یاخود لە ڕێگای قوربانیدانەوە ئەوانی ترکۆکاتەوە کە بە دەرخانەکان لە سەدەی 15 ئەمان کردووە یعنی ئەحمەدی خانی لە سەدەی 16 ئەم خەیاڵی هەبووە هێزە سیاسەکانی کوردستان لە کوردستانە ئێستا کۆمەڵی میکانیزم و کەرەستە و ئەمرازیان لەبەردەستەوە بتوان خزمەتی ئامانجی کورد بوون و پرۆسی دەوڵەتدارێتی و خاوەنددارەتی لە خای بکەن ئەم میکانزمانە لە دەست چێە ئەو هێزەی کە لە کوردستانە ئەو هێزانەی کە لە کوردستانە جومگەکانی حکومڕانی کوردستانیان بەدەستە پارەی ئەم وڵاتیان بەدەستە و لە دنیاە پرۆژەی پێەکەن و پارەی کوردستان دەبن لە دەرەوە ئەی خوێن و لە پرۆژەی سەری ئەو ڕووکەش و ڕواڵەتگەریەدەن ئەم پارانە ئەم دەسەڵاتە بێ بەکار بێ بۆ ئەوی خاوەنددارەتی پێ لە خاک بکرێ بەڕاستی ئەگەر بێت و بەرنامە هەبێت مەسئولیەتەکە بەم شێوەیە تەقسیمەکرێ کام هێزی سیاسی لە کوردستانە خاوەن زۆرترین جومگەکانی دەسەڵاتە زۆرترین پارەی بۆ ئەم وڵاتات چێتە گیرفانیەوە زۆرترین علاقاتی سیاسی هەیە زۆرترین نوێنەرەکانی لە دەرەوە هەیە ئەتوانێت لە کۆنگریسا لە لوبی جوولەکە ئێستا بڕ راپۆرتێکی لێدا ئەڵە ئەردۆگان فیلمێسێک بۆ حەماس و غەزە ئەڕژێنە $10 ملیۆن داوەتە لوبی جوولەکە لە ئەمریکا بۆی علاقاتی لەگەڵ دروستکە تۆ چەند پارەت داوە لە ناو کۆنگریسا و لە چۆل و چوار لە فەڕەنسا بۆ ئەوەی خەڵک پشتیوانی دۆزەکەت بکات بەشێکی ئەمە بەشێکی تری گرنگی ئەم مۆزوع ئەوەیە نمونەی باشووری کوردستان ئایا ئەزمونێکی بە تەواوی دیموکراسیە دنیای چی ئێمە تاکە سنگەرێک کە بتوانێت دیفاع لە کورد بکەوە تا ئێستاش دیفاعی لێمان کردووە لە بەرامبەر دراوسەکانمان بەری دیموکراسیەتی لە ڕۆژئاوا زۆرتر وە چەپەکانن و دیموکراتیەکانن لە ئاستی ڕۆژئاواش ئایا هەرێمی کوردستان توانیوێتی ببێ بەو جێچاویان ئەو نمونەی کە دنیای دیموکراسی زیاتر دیفاع لێکە و کەرکووک و ناوسەرجێناکۆکان لە باتیەوەی بەرەو بەغدا بڕۆن بۆرەوە هەرێمی کوردستان بێن دەوڵەتەکان شتیش راپۆرتەکانی ئێستا لەسەر مافی مرۆڤ لەسەر ئەو راپۆرتەی لە چەند ڕۆژی ڕابردووە لە نەتەوەی گرتوەکان لەسەر پێشەی لە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین لە وڵاتە پێشکەش کراوە ئەمانە چەند دیفاع چەند هۆکارن بۆ ئەوەی تۆ لوبی یان پشتیوانی نێودوڵەتی و بەتایبەت بەرەی ئازادی خواز وەکو باسمەکە زارشتر بۆ کوردستان دروست بکرێ ئەمانە کۆمەڵە خەوش و کێشەن ئەبێ خەڵکی کوردستان نخبەکەی بەڕاستی بیرمەندەکانی ئەوانەی بیرەکەنەوەوانە لە خەمی ئەم وڵاتەن مەسئولیەتەکان تەحدید بکەن چێ مەسئولەکان زۆرە ئەوە یعنی دەرگاکان زۆرە بەتەشی دیاریش ڕێگە زۆرە کە نەکراوە مەسئولیەتەکان لای شێ مەسئولیەتەکە لای ئەو کەسەیە کە بەڕاستی ئەمڕۆ خاوەنددارەتی لە دەسەڵاتی کوردی و لە پارەی کوردی و لە عیلاقاتی کوردیەکە کام هێزە لە وڵاتە ئەمانەی بەدەستەوە و ئیشی پێناکە بۆ چارەسەری دۆزەکەی تۆ بۆ چارەسەری کێشە ناوچەدا بڕاوخانچی بەڕاستی سروشتی ئینسان وایە تا تۆ زیاتری بدەی ئەو زیاتر دێ ینی ڕۆژە لە ڕۆژان هەژمونی نەتەوە خوازی ئیتر ئێمە ئەگەر بە هەر زمانی قسەکەین لە زمانەکان ئەگەر لە پردێ تێپەڕێ بڕوا بکە قوشتەپە شەبا و ئەگەر لە قەرە هەنجی ڕەت بێت چەند سەماڵ شەبا ئەو لە هیچ کاتێک و لە هیچ سنوورێک ناوەستێ بڵێ ئەمە لێرە بەولاوە بۆ تۆ بێ ینی ئەمە شتێک نییە لە ململانی نێودوڵەتیە لە ململانی نێتەوەکان بە تایبەتیش لە شەرق ئەوسەد کە تا ئەم ساتە ئێمە بەڕاستی نەمانتوانیوە نەخشەیەکی سیاسی دابڕێژین کە هەمان پێ ڕازی بن
بەداخەوە گەورەکان هەرێمی کوردستان لە کوردستان لە ناو عێراق یعنی تۆ سیر کە گەورەکان بەهێزەکان هەمیشە خەریکی پایمالکردن و لە نابردن خواردنی بچووکەکانن تا ئەم ساتەیە ئێمە بە زۆرێک لە جۆرەکان بەهۆی کەمترخەمی خۆمان و بەهۆی ئەو واقعە سیاسی کە زوڵمی لێکردوین ئێمە کەمینێن لە هەر چوار بەشەکەی کوردستان و لە ناو عێراقا هێزێکی لاوازین هێزێکی بەهێزین ئەو پەرتەوازەی نێوماڵی عێراقی و شیعەکان بە تایبەتی وای کردو لە عێراقا ئێستا کەشێک دروست بێ بتوانین هەندێک یاری بکەین کە یاریەکان ڕەنگە لە مستەوای خۆشمان بەرزتر بێ یاریەکانمان یاریەکانی ئێمە جموزۆڵەکانی ئێمە لە خزمەتی استراتیژی نێتەواتیمان نەبووە یاریەکان لە خزمەتی هەندێک بەرژەوەندی تایبەتی هەندێک حزب و هەندێک گروپ بووە و بۆ کاتێکی دیاریکراوە بووە هەرگیز یاریەکانی ئێمە وەکو پێشتری ڕاماژەم پێکرد یعنی بووی وجودی ئێمە ئەسمونی ئێمە لە ماوەی 2003 تا 2007 لە ناوچەکانی دابڕاو بەڕاستی بۆ ئەوە نەبووە جێگە پێی خۆمان قایم بکەین و سرنجی دەوروبەرەکەمان کێشەکەی ئەوەیە پلانی دوورمەوداینی نیمانە هەیە پلانی ئانی و بۆ سەردەمەی بابڕ پلانی سەراپاگیرمانێ بۆ بەڕێوەبردننی هەموو پێکاتەکانی ناو کوردستان بەڕێوەبردننی هەموو خاچی باشووری کوردستان و بۆ مەودایشی دوور ئەمانە نیە ئێمە بەڕاستی پلانەکان لەگەڵ ڕۆژان پلانەکان ڕووکەش و ڕواڵەتگەرن و پلانەکان بەپێی بەرەژەوەندی حزب و لە ناو حزب زۆر جار هەیە بەپێی بەرژەوەندی و بەپێی عقلێت و بەپێی پەرچەکردداری تاکە شخصێک و تاکە تەکەتولێکی ناو حزبێکی سیاسی دیاریکراویشە زۆر بەداخۆ ئەمانە دەبێن بێ کۆتایی بەم عقلێتی حکومڕانی بێ لەسەر ئەوەی تۆ لە فڵانکە شاری هەرێک گرنگی وڵاتەکەت وەتە هەتا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پێگەی حزبێکەت و پێگەی تەکەتولەکەی تۆ زەعیفە تۆ ئەم وڵاتە ئەم شارە خامۆش و فرجگوێ بخەی ناکرێمە باش دەست خۆش کاک فەخردین کاک مەلاکەریمانی قسەکان وازەحە بەڕاستیانی و جەنابیش دەزانم متوانی کۆمنت بی لەسەر ئەوە بەڵام بەوازەحی ینی نەمێ کۆمنتی بەڕێز بزانم وەکو لێپسای مەڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچانە باڵادەستە و لە هەرێمی کوردستانیش ینی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە و یەکێکە لە پێکهاتە هەر سەرێکیەکانی ئەم هەرێمە کە گلەیەکە ئەکرێ ئێخۆ بۆ بەس پارتی ئەگرێتەوە یاخود یەکێتی نیشتیمانی کوردستانی ژەگرێتەوە ئەگەر یەکێتی ئەگرێتەوە یەکێتی لە چیا کەم تەرخەمە لەو ناوچانە ئەوەی کە نەیتوانیەوە بیکا بۆ نەیتوانیەوە چێ ڕێگرە بۆ نەیتوانیەوە فشار بکات لە هەرێمی کوردستان لەسەر پارتی دیموکراتی کوردستان کە بەتەنگ ئەم کێشانەی ناوچە کێشە لە سەرەکانەوە بێ بەڕاستی چارەسەری بکات سەبارەت بە یەکێتی بەڵێ بەشدارە لە حکوومەتەوە ئێمە بەپی قورسایی خۆمان بەپی ئەو کورسیانەی کە ئەمانە لە حکوومەتە بەشدارین وەکو کاک فەخردین ئاماژەی پێکرد هەر هێزیەک بەپی قورسایی خۆی کە هەیە بەشدارە ئەگەر بێ ئێمە لەسەر ناوچەی کێشە لەسەر قسە بکەین فعلا ناوچەی کێشە لەسەر ئەو ناوچەیە کە بەشێ زۆری لە پردیەوە تا ئەگاتە خانەقین و ئەوانە جێنفوزی یەکێتیە و ئێمە لە ڕاستیە لە 2013 کە هێز عێراقیەکان ئەو کاتە جوڵان بەرەو ئەو سنوورانەوە دوای ئەوەش داعش لە 2014 هات تا ئێستەشی پێوە ئێمە قوربانی زۆر گەورە ئەدەین لەو سنوورە و پێشمەرگەمان شەهید دەبێت لەو سنوورە ئەنی یەکێتی لەو سنوورانە بەردەوام پێشمەرگەی یەکێتی لە سەنگەرایە من ئیمڕۆ چوومەتە ئەوێ ئەبینم یعنی ئەو پێشمەرگانەی کە لەوێن ئەو پێشمەرگانەی تا ڕادەی با بڵێن هێزەکانی هەفتا کە دیارە هێزەکانی هەفتا ینی بەردەوام لەوان کە لە سنگەری پێشەوەن و ئیسراحەتیان نیە هێزەکان لەوێ یەکێتی بەپی قورسایی خۆی ئەمە لە ڕووی هێزەوە ئەمە واقعەیە ئێمە ئەزانین بەڵام لە ڕووی سیاسیەوە خۆیشێتی ئیتوانی هەنێ جوڵە بکەوە هەنێ فشار بکات لە هەرێمی کوردستان بۆی کە کۆدەنگ و یەکدەنگ بن لەسەر مەسەلە من پێم وایە ئەگەر ئەو کۆدەنگیە لەوانەیە یەکێتی هەوڵی داوە فشاری دروست کردووە و هەوڵی داوە و لەوانەیە چەند جارێکیش هەوڵی ئەوەی دابێ ئەو فشارە دروستکە بۆ ئێمە یەکدەنگ بین لەو ناوچانە من پێم وایە ئەنجامێکی ئەو تۆی نەبووە یا جەدوایەکی ئەو تۆی نەبووە ئەو ناوچانە بە سەراحەت پژگوێ خراوە باشە کە جەدوا نەبووە ینی بەدیل چیە بەڕاستی کاک مەلاکەری بەدیلەوەی ئێمە بەردەوام بین لەوێ بەدیلەوەیە کادرەکانی ئێمە پێشمەرگە ئێمە جەماوەری یەکێتی لەوێ بەردەوام بێ و بەردەوامیش بووینە و لە ڕاستیە ئەبێ قوربانی بدەین و دەست بگرین ئەو خەڵکەوە کە لەوەیە منیسە لە دووس فۆرماتوم چوومەتەوە ئەوێ خەڵکی ئێمە زەرری زۆر گەورەی کرد لە ساڵانی ڕابردووی لە ئەنجامی ڕیفراندۆم وانە خەڵکی ئەوێ زەرری زۆر گەورەی کرد بەڵام کە من ئەچمەوە ئەندامی سەرکردایەتیم ئەچم لەگەڵ خەڵکی خۆماژێم وەچمە ناو خەڵک بەوە دڵی خۆشە و چاوەڕوانی ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان دەرفەت هەبێ دەرشەیەک هەبێ بۆ ئەوەی هێزی پێشمەرگە جارێکی تر بگەڕێتە ئەوێ و وەزعی خەڵک لەوێ باش بێ ئەوەی کە
ئیستا بۆ ئەم سەردەما یا بۆ ئەم دۆخە بکرێت ئەوەیە ئێمە دەست بگرینە خەڵکی خۆمانەوە و لەگەڵ خەڵکی خۆمان نبین لە کەرکووک لە خانەقین لە دووس خۆرمات و لە شوێنەکانی تر لەگەڵ خەڵکی خۆمانە بمێنین و قیادەی ئێمەش بەردەوام هەوڵی ئەوە بدات سەرنجی قیادەی سیاسی بەگشتی ڕابکێشێ بۆ ئەو سنوورانە بۆی ئێمە جارێکی تر بین وەزعی ئەو سنوورانە هەوڵ بین عەلەقەل بە شێوەیەک بێت کە چارەسەر ئەگەر بڵین هەموو کێشەکانی شنەبێ چارەسەر بەشێکی لە کێشەکانی بکەین خەڵک دڵی بەوە خۆش بێ لەوێ بمێنێتەوە ینی خەمی من هەمی من و ئێمە کە ئەو خەڵکانی کە لەوێن درک بەواکەین یا درک بۆ مەترسیەکەن کە خەڵکی ئێمە ئەوێ چۆڵ بکات خۆی لە ڕاستیە ئەوە مەترسیە گەورەکە ئێستا ئەبێ ئێمە لەسەری بوەستین لەم فترە زەمەنی کە ئێمە دەسڵاتمان کەمە لەم فترە زەمەنی کە فەرمانگە حکوومەکان بەدەست ئێمەوە بوو ئێستا نەماوە ئێستا لەم فترە زەمەنی کە بەڕاستی جوتیاری کورد ئەرزی داگیرەکرێ یعنی تو ئەگەر لەگەڵ یابی ئێمە لەمانی هەشتی پار هەندێک شت ڕوویدا کۆمەڵێک لەگەڵ خەڵکی خۆمانە وەستاین جوتیارەکانی ئێمە دڵیان پێی خۆشە لە ڕاستیە ینی لەم فترە زەمەنی تا ئەم دۆخە طبعا ئەم دۆخە بەلای خەڵکی ئێمەوە زۆر دۆخێکی تەنگ و ئەوانەیە ینی خەڵک زۆر هەست بەواکە کە لە وەزعێکاژێ وەزعێکی زۆر تەنگ و ئەوانەیە و ئەوێ دەرچێ بدۆزێتەوە بۆ لەو دەچێت لەم فترە زەمەنی ئێمە بێ لەگەڵ خەڵکی خۆمان بمێنینەوە و ئەبێ پشتیوانیان بین تا ئەمەی کە خەڵکی خۆمان فعلەن ئەمە فترە زەمەنیەکی کاتیە تا ئەم فترە زەمەنیە کاتی تێبەڕێ بەو شێوەی نامێنێ ئێمە لەگەڵیان نابین. کاک مەلاکەریم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو ڕایەڵانی کە پێویستە دروست بکرێت لە نێوان پێکاتەکان لەو ناوچانە کورد و سەرکردایەتی سیاسی کرد بە دیاریکرایەوە و جەناب دامەژت پێداویشێتی نیشتیمانی کوردستان کە نفوزی هێزی ئەو ناوچانەیە توانیوێتی ڕایەڵەیەکی پەیوەندی باش دروستکە لەگەڵ پێکاتەکانی تر لەگەڵ سەرۆک عەشرەتەکانی ئەو ناوچانە بۆی کە هیچ نەبێ ئەلەم قەزیانەیە بە فریای کوردەوە بێن و فریای هیچ نەبێ پێکاتی ناوچەکەەوە بێن کە کوردەوە ڕاستی کاکاوڕێ لە ڕاستیە واقعی شارێک بۆ شارێکی تر جیاوازە من واقعی خۆرمات و لەگەڵ کەرکووک جیاوازە هی کەرکووک لەگەڵ خانەقین جیاوازە لەوێ هەمومان هەوڵی ئەومانە داوە لە ڕاستیە و هەوڵی ئەوە شەدەین ئەوانیش لە نەتیجەی ئەو وەزعی کە ڕوویدا نەتیجەی وەزعی پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆمیش ئەوەیانە بینی و ئەو بەرەڵایی کەیسە لەو شارانە هەیە ئەو فرەهێزیە و بوونی چەک و ئەو گەندەڵی ئیداری و گەندەڵی مالیەی لەو شوێنانە هەیە لە ڕاستیە کاریگەری هەیە لەسەر پێکاتەکانی تر لەو شارە من لەگەڵ دەیان کەسایەتی لە عەرەب و تورکمان لەو شوێنانە دانیشم هیچ ڕازینین بەو دۆخەیکە ئیسا ئەگوزەرێ و زۆریش بێتاقەتن لەوەی کە بەسەر کووردا هات لەو شوێنانە ئەوەی ئەو زۆڵمەی کە لە کورد کرا لە دوای ڕیفراندۆم لەو شوێنانە لە کورد کرا زۆر بێتاقەتن لەوە و ئێمە هەوڵمانداوە ئەوە دروست بکەین بەڵام هەندێک جار هەندێک گروپ هەیە هەڕەشەیە لەسەرەوانە تا ئەو گروپانە بەو شێوەیە تعامل بکەن گروپی چەکدار بەڵێ تا ئەو گروپانە بەو شێوەیە تعامل بکەن تورکمانێک یا عەرەبێک لەوانەیە عەرەب لە خورمات و بە شێوەیەکی تر بەڵام لە کەرکووک بە شێوەیەکی تر تورکمان لە خورمات و بە شێوەیە تر لەگەڵ ئێمە تعامل بکە لە کەرکووک جیاوازتر بێ هەندێک جار من کە لەوێ ئەمێنمەوە خەڵک شەو درانگان دێت بۆ لام دوای سعات 8 و 9 شەو دێتەڵی حەزەکەم بێم لەگەڵ هەداشم باس وەزی ئەوە بکەم لە پێکاتەکانی ترە ینی هەندێک جار جورئەتی ئەوە ناکەن بە ڕۆژ بێن سەردانی مەقەڕەکانی ئێمەکەن بەڵام لە ناخە ئەویان پێ ناخۆشە کە ڕوویداوە بەڵێ لە ناخە ئەویانە پێ ناخۆشە کە ڕوویداوە و ئەیشیانەوێت جاری تر ئەو علاقەیە کە لە ڕابردووە هەبووە لەسەر ئاستی شاریع مەبەستم ئەو علاقەی کە هەبووە بگەڕێتەوە و ئەو گروپانە شەکدارش هەمویان ئەوانەی کایە هەمویان خەڵکی خراپ نین و هەمویان ئەوە نین بەڵام هەندێک تاکەیە هەندێک گروپیشەیە بەردەوام ئەوێ دۆخی ناوچەکە بە ئاڵۆزی بمێنێ و ئەو لەو ئاڵۆزیە بە دیاریکراوی هێزی حەشی شعبی لەو ناوچانە زۆرە ئەمانە تر سوود لە ڕاوچێ دروست ناکەن بۆ کورد و بۆ پێکاتی کورد کە لەو ناوچەیە کۆچ بکەن ئێمە لە دوای هاتنی 2010 و لە دوای هاتنی هێزەکەی هێزی بەرپەرشدانەوەی خێرای پێڵێن لە ڕاستیە هێزێکی میهانیە و هێزیەکە جیاوازی لە نێوان نەتەوەکانە ناکە ئەوان دەسڵاتیان کەم بووە ئەوانەی کە خراپ بوون دەسڵاتیان کەم بووە ناتوان بێنە ناوچە کوردەکان و ناتوان کێشە بۆ کورد دروستکەن بەڵام پێش ئەوە ئێمە هەمووان ئەگەدارین خۆ لە ڕێی ڕاگەیاندن و ئەکی جەنابەت و خەڵکی کوردستان هەمووی زانوێتی کە لە خورماتونەوە و هەشتخانی تەقێنرایەوە نزیکەی 300-400 خانوو بە تەواوی سوتێنرا 200,000 ماڵی خەڵکی ئەو شارە بە تاڵان برا بەڵامی سە خەڵک گەڕاوەتەوە جارێکی تر ئەوێ بژێت لەوێ بەڵام بەڕاستی پاڵپشتی ئەوێ و ئەوێ لەگەڵیابی بۆ ئەوی جێ نێڵێت خەڵک هاواری کرد ئەوی بە فریای گوڵاڵەکەونەوە مەسەلەی ئەوێ گوڵاڵە بەداخەوە گوڵاڵە لەگەڵ سعدیە و ئەوانە
من ئەو ڕۆژە لەگەڵ چەند کەسێکە چنێ ئەو منطقە لە ئێمەوە دوورە من لەگەڵیان لەگەڵ چەند کەسێک دانیشتوم ئەوان مەترسی لەسەر ژیانیان هەیە هەندێک جار هەندێک گروپ بەناو داعشەوە هەندێک گروپی داعشیش دێنە سەریان هاتوونەتە سەریان و دەیان خەڵک لە ڕابردوو لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووە خەڵک لەوێ کوژدا تقریبا کوردی کەمتیا ماوە من پێشێتی پێتان گوناح نییە چکە یەشێتی لێ ڕووباری خوێنیە بەڕاستی بۆ ئازادکردنی گوڵاڵە پێتان گوناح هەیە لێ سەیانی کە و شارە بۆ شێوی لێ بێت لە ڕاستیە گوناحە بەڵام قیادەی سیاسی کورد قیادەی سیاسی یەکێتیش مەکتەبی سیاسی و هاوسەرۆکان و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ئەبێ بۆ ئەو ناوچانەیشە بەرنامەی خۆیە بێ و ئەبێ بگەڕێتەوە چونکە ئەوە خاشی کورسانە ئێستا من چەندین خەڵکە ناسم خانۆکەی خۆی جێڵاوە یا داگیر کراوە یا فرۆشتوێتی هاتووە لە ڕزگاری و لە کەلال و لە شوێنەکانی تردانشێ ێواش ێواش دێت بەست بەرەوسەر و ئەو شوێنانە جێڵێ بەڕاستی قیادەی سیاسی قیادەی یەکێتی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لەگەڵ هاوسەرۆکان ئابێ خەمیەوە بخۆن بۆی جارێکی ترێمە بگەڕێنەوە ئەو شوێنەی کە زۆرترین پێشمەرگەمانی لێشەی بووە دەست خۆشکاک مەلاکەریم کاگێ فەخەدین ئێمە هەمووانم ساڵ چاوەڕی هەڵبژاردننی پێشوەختین لە عێراقەوە ناوچە جێناکۆکان و کێشە لە سەرەکان کە کەرکووک و خانەقین و ینی هەتاوەک وەگاتەوە مەخمور و نینەوە ینی هەمووی دەگرێتەوە کورد بەڕاستی لەوێ مەترسیشی گەوری هەیە ینی خۆشتەزانی ئێستا شێوازی هەڵبژاردن گۆڕاوە ینی بازنە بازنەیە ئێمە گەر ئاوە بەم شێوازە کە ئێستا هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایەوە کە ئەو ناوچەی بە و دۆخەدا دەگوزارێت باشانی بەچیەگەین ئێمە لێ بەڕاستی مەترسیەکان چییە بۆ کورد بۆ دەنگەکانی کورد بێگومان هەڵبژاردن وێزگەیشی هەر ئاساسی و گرنگە بۆ جارێشتر بنیاددانەوەی حکوومەت و دروستکردنەوەی حکوومەت و جارێشتریش تەسبیتکردنەوەی ڕێژە و ژمارەی هەر نەتەوەیەک لە هەر شوێنە بەتایبەت و منتیقانەی کە تێکەڵن هەڵبژاردننی ئەم جارەوەکو جەناب دامەژت پێکرد هەموو خەڵکی شەزانەی هەڵبژاردنێک کە جیاوازە لە سیستەمی هەڵبژاردن جیاوازە لە ڕابردوو و بەهێزە کوردستانیەکان لە ناوچەکانی کێشە لەسەر دیسانە بێ بە باشی تێگەیشتنی خۆیان هەبێت چی مەسەرەن ئێمە ئێستا لە باسنەمان هەیە باسنی منافەسێ لە نێوان هەر سێنەتەوەکە بۆ نمونە کەرکووک بنێنەوەرگرین باسنەمان هەیە هاوبەشە ئەگەر هێزە کوردیەکان هەر کەسەکانی دێکبنێرێت تا ئەو باسنەیە بە نەتیجە هیچ کوردێک ناچێت ئەوڕۆکەوەی کە تا ئێستامە لە دووز ئەم غەڵەتەمان بەبەردەوام کردووە لە بەرامبەردا خەڵکی تر دەنگشی زۆری کورتە بووە لەبەرێ نەمانتوانێت یەک کاندید دابنین دەنگەکان مەفۆتاوە ئێستاش ئەگەر ئێمە لە بەشی هەرێ زۆری ناوچەکانی مەسەرەن ئێوەمان ڕەنگە بۆ زارشکە بۆ دیالە ڕاستی و خاناخین ڕاستە بۆ دەشتنی نێواز ڕاست بێ بۆ مەخمون ئەجاب لەبەرەوە ڕەنگە لە سنێمانیان هێزێک دەرسێ بە نەتیجە بۆ کورد کێشە نەبێ بەڵام دەبێ ئێمە لەو شوێنانە ڕێکەوتنی باشمان هەبێ وەک من گومانم هەیە لە ڕێکەوتن هەرچەندە ئێستا مەسەرەن سەرەتای کێکە ئێمە بۆ خۆمان بە باشی زانین بە ئیجابی وەرەگرین کە یەشێتی نیشتمانی کوردستان لەگەڵ بستنەوەی گۆڕان تێگەیشتن و هاوپەیمانەتیشیان هەیە بە بێگومان حەسرکردنی دەنگەکان و پلاندانان بۆ ئەوی دەنگەکان بەپی پلان چیت باشە لەبەرەوەی ئێستا مەسەلەن لە سنوورێکە ئێمە کاندیدەکەمان سانسی دەچوونی زۆرترە دەنگدەری گۆڕان لێ دەنگ بدا بێشێتی لە شوێنێک سانسی ئەویوان باشترە دەنگی ئێمە بۆ ئەوان بڕە بە نەتیجە گرنگە ئێمە کورد بتوانین لەوەیە دەنگەشی لێر بنەوە نوێنەری باشتر بنێرێت چی بەڕاستی ڕەنگە ململانەکان ئێمە دوو خولی هەڵبژاردنمان بەڕێ کردووە و بە تایبەتیش هەڵبژاردننی 2010 مانگی پێ 2010 کە ئێمە توانیمان 6 کورسی لە کارتوک بێنێت پارتی دیموکرات دەڵێ بەشدار ناوین لە کەرکووک لەم هەڵبژاردنەشاوە کاریگەریە بێ بۆ دەنگی کورد ڕۆناکەم بۆ زۆرە بێ جگە لەوانەی کە مەسەرەن موچە خۆرنیان لە هەولێر دانیشتن ژنا مەسەن لە 2010 هەموو خەڵکی ئەوانەی بە تایبەت لە ناو کەرکووک دانیشتن لاینگیری هەموو هێزە سیاسەکان هاتن دەنجیاندا بەو کەسانی کە خۆیان مەبەستیان بوو و دەنگێکی زۆری کوردیش فەوتاوە لەوەیە مەسەرەن هەر یەکێک لە هێزە سیاسەکان بە پێی حەزمی خۆی دەنجی هێناوە بەڵام بە نەتیجە کورد 6 کورسی هێنا و خەڵک بۆ هات دەنجیدا بۆی تۆ 6 کورسی بەرێ پەرلەمان بەڵام دیسانەن جارە بە بەیەگومان ناڕازی بوونی هەر کەسێک و پارتی دیموکراتی کوردستانیش لە کەرکووک بۆ خۆی جەماوەری خۆی هەیە و خەڵکێکی متمانەی پێێتی و بە تایبەتیش بەهۆی هەندێک وتاری حماسی و پۆپۆلیستی و ڕەنگە مەسەرەن هەندێک کەس بکەنە ژە کاریگەری ئەم زۆرە لە خیتابێکی پەرسەکردداری زەرەر ئامێزە بۆ استراتیژی کێشەکانمان لە کەرکووک بەڵام دیسانش من تەمەنا ئەکەم ئەوان بەڕاستی ئێمە یەک کێشەمان هەیە هەمومان کۆکین لەسەرەوەی کەرکووک و ناسەدابڕاوەکان کێشیان هەیە لەسەر ئەم خاڵە کۆکین بەس
کۆگنین لەسەرەوەی چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەین کە پێش کۆتایی هاتنی داعش زۆر جارە قسەم کردوتمە هەموو هاوپەیمانەکانی کە لە ناو یەک هاوپەیمانەتین دژی داعش کۆکن لەوەی داعش لە ناوبەرن بەس کۆگنین لەسەر قۆناغی دوای داعش کە داعش کۆتایی پێهات ئێمە چۆن ئەم منتیقانە بەڕێوەبەرین میراتەکە چۆن تەقسیم بکەن ئێستاش کەرکووک و ناوچەکانی کێشە لەسەر هەموو کورد کۆکە لەسەرەوەی کێشەی تایە هەموو کورد کۆکە لەسەرەوەی لە بەردەم مەترسیدا بەس هەموو کورد کۆگنێ لەسەرەوەی ئەی پلانی چارە سەرمان چیە ئێمە چۆن بتوانین بەر بەم کێشانە بگرین یەکێ لە نقطە ئەساسیەکانمان کۆگنین گەورەترین ناکۆکیشەیە باشترین تۆ باشترین میکانزم باشترین هێڵی بەرگری یان باشترین نقطەی هێز بۆی تۆ بتوانین ئەم دو خبرە و چارەسەر بری دەبێت لە ناو خەڵکەکەی خۆتابی بە مووقفی پەرچەکردارامێز لەسەر خەڵک یەک تۆسراوەسین یەک پرسیار لێ بکەم کاک فەخرەدین چکە جەنابەت لەو ناوچانی و کاک مەلاکەریمیژە لەو ناوچانێ بە دیاریکای بنەوە کەرکووک باس بکەم خەڵک زۆر گلەی هەبوو لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی چارەسەرکردنی کێشەکان لە ڕووی ینی زەوتکردنی زەویزاریان لە ڕووی ئەوەی بۆ نمونە ئیتر ینی لە هەموو ڕۆکانەوە بە دیاریکراوی لە سەرکردایەتی سیاسی کوردی توانراوە ینی ئەم کێشانەی خەڵک بە هەند وەربژیرێەوە شەقام ڕازی بکرێ و ئاش بکرێتەوە نا زۆر بە پێچوانەوە خراپ بوو ئێمە ئەزانی کاکاڕێستا گەر بێت و یەک بەراوردی بچووک بکەیت لە نێوان شێوازی حکومڕانی ئێستا لە کەرکووک وە پێش ڕێفراندۆم و بابەت سەردەمی داعش و پێش داعشیش هەموو کە سەزانەی دیسان زۆرترین خەڵگەزانەیە کە دۆخی حکومڕانی ئێستای کەرکووک زۆر خراپترە بە چەندین پلا پێشەوەی کە کورد لێ حاکم بووە کێشەی کوردیەک کێشەیەکە گاورەجان ئێمە نەمانتوانیەوە جۆرێک لە عەدالەت دروستکەین دڵنیایی بۆ خەڵک دروستکەین مەسەلەن ئێمە لەو سەردەمەیەک بە سەردەمی مەسەلەن زێڕینی کەرکووک دێتە ژماردن لە ڕووی خزمەتگوزاریەوە لێرە و لەوێ مەسەلەن بۆ نمونە شتی خراپ کراوە دزی و ڕفاندنی خەڵک و گەندەڵی و مەسەلەن غەدر ئەمانە هەمیان ڕۆیان داوە بەڵام هیچی ناکاتەوەی کە ئێمە کۆمەڵە هەر بێ لەسەر ئەرزی واقع سیرکە کۆمەڵە شوێندانراو بۆ خزمەتگوزاری گشتی ئێستا هاتوون هەمیان تەوزیع کرد کوردیان بەڕاستی شوێنی بازرگانی و 2 دەوڵەمەند و 3 دەوڵەمەند کۆبوونەتەوە هەموو ناوچەکانی گرتوتەوە بۆ ناوچەیەکی دیاریکراو نیە لەگەڵ مەسئولی ڕێکەوتوتون مەسئولێکی حەشد شعبی خۆشمان فەرامۆش کردەوە بەتاکید کەرکووک بۆتە زڵدانێکی گەورە کەرکووک کارەبایتیانەیە کەرکووک ئاویتیانەیە خەڵکی کەرکووک یعنی بەڕاستی دڵنیان نین لە ئایندەی خوان ئەمە ڕەنگەیە بۆ کورد ئەمە زیاتر بێ بەڵام من دڵنیام لەوەی عەرەب و تورکمانێک کە کاک مەلاکەریم ئاماژەی پێکرد خۆشحاڵ نییە بەو شێوازی حکومڕانێکی ئێستا هەیە بەڵام بەهار هۆکارێک بێ ناوێت ئەمە بڵێ گرنگترین شدەوەی ئێمە ڕازی ینی کۆکین لەسەرەوەی ئێستا قەزیەمانەیە کێشەمان هەیە و پەراوێزین و دەبێت چارەسەرکەین بەڵام چۆنی چارەسەرەکەین میکانیزمی چارەسەرەکە دەبێت لەسەری ڕێکەوین ئەمە دواسەرنجی بەڕێز لە ماوەی خولەکە لەسەر ئەم قەزیە کە لە ڕووی سیاسی و یاسای و تا ئێستا ئێمە نەمانتوانیەوە بەتەنگەوە بچین ئێمە هەمومان لەم سە شاری کوردستان جێمە نابێتەوە باشە و ناشتوانین ئەگەر ئەو خاکە بەجێبێنین ئەو منتیقانە بەجێبێنین بەڕاستی ئەمانەشمان زەمان نییە بۆیە هیچ چارەسەرێکمان نێ جگە لەوەی پلانێکدا بنین و بە خۆمان دەبچینەوە وجدانمان بێتەوە ئیش ئەو ئیمکانیەتەی کە لە کوردستان دەستەکەوێت سەرف بکرێ بۆ گرنتیکردنی ئایندەی ئەم ملەتە و بۆ خۆشگوزارانکردنی خەڵکی ئەم دانیشتوانی سەر ئەم زەویە ئەگەر ئەمە نەکەین بەڕاستی تاوانبارین بەرامبەر بمێش و وە گوناحبارین بەرامبەر بەو جیلەی کە دێ وە گوناحبارین بەرامبەر بە خەڵکی ئەو ناوچانەی کە جێمان هێشتون کە بەڕاستی خاوەنداریتیان لێ ناکەین کە بەشێکی هەرێ گرنگی خەڵک و خاچی کوردستانن دەست خۆش کاک فەخرەدین سوپاسم کاک مەلاکەریم لە ماوەی 2 خولەکە دواسەر جوپیامی خۆزان قسەشە بوو لەسەر هەڵبژاردن من لەسەر هەڵبژاردن لە ڕاستیە قسەمەیە ئێمە یاساکە گۆڕاوە لەوانەیە کورد لە هەندێک جێگا زەرری کردوێ بەڵام ئێمە وەکو خەڵکی خورمات و قازانجی ئێمەیە گۆڕین ئەم یاسایە ئێمە پێشتر نەگەشتینە قاسمی انتخابی کە لیستەکەمان نەگەشتە ئەو ڕقەمەی کە بتوانین کورسی بێنین من زۆر گەشت بینم ئەمجارە بتوانین کورسیەک بین هەرچەنە نەک برادرانی پارتی لە ناوچەی کێشە لەسەر بەشداری هەڵبژاریان نەکرد هاوپەیمانیان لەگەڵ نەکردین ئێمە ئێستا لەگەڵ حیزبی شوعەیە هاوپەیمانی محەلیمانەیە لە خورمات و لەگەڵ گۆڕانە تەحالفێکی استراتیژیمانەیە و وازەحەوە دیارە لەگەڵ کۆمەڵی یەکگرتووە لە یەکتێگەیشتنمانەیە و من لە هەفتەی ڕابردوو لە کەرکووک دانیشتین لەگەڵ برادرانی یەکگرتووە یعنی ئێمە هێزەکان هەموو لە دەورێک کۆبوونەوە برادرانی پارتی لە ڕاستیان نەهاتنە پێشوە بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە ئێمە ئێستا لە خورمات و ئێمە یەک کاندیدی یەکێتیمانە بێ پارتی کاندیدێکی هەیە بە بەردەوامیش لە ڕابردووە هێزی گەورە و زۆرترین دەنکە هێنایەتی ئەوە یەکێتی بووە بەرامبەر ئەوە عربی ئەو سنوورانە حوت کاندیدیانەیە لە دەوروبەری خورمات و تورکمانی ئەو سنوورە نۆ کاندیدیانەیە ئەمە بۆی مەشتێکی باشە باشترین فرسەتە و خەڵکی ئێمەش لە ڕاستیە ڕقم ئەوەی کە لێ قەوماوە لە ڕابردووە حماسی ئەوەیە بێتە سەر سنووری دەنگدان چکەمە یەکلاکردنەوەی هەوێنێتەوایەتیە مە تەنها دەنگدان نییە بۆ بەدێنانی کورسیەک بۆیە من دواپەیام ئەوەیە داوا لە ئەنجومەنی سەرکردایەتی و داوا لە
مەکتەبی سیاسی و هاوسەرۆکانەکەم جەنابی هاوسەرۆکان کە خەمیکی هێزی پێشمەرگەی ئەو سنوورانە بخۆن و ئەوڕێکی لە ناوچەی کێشە لەسەر بدەنەوە و کۆبنەوەیەک ڕێک بخەن بۆ ناوچەی کێشە لەسەر کەیمە لە بەردەما هەڵبژاردنەوەی. سپاس بۆ وەرێک لە بەڕێزان کاک مەلاکەریم مشکول لە بسای مەڵبەندی حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ کاک فەخرەدین محەممەد چاودێری سیاسی کە لە بەرنامەی پانۆراما لە سوودی کورسات لەگەڵمان سپاس دەکەم. وەڵای بینەرانی بەڕێز دەڵقەی شەی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.